سەردەمی زێڕین لە عێراقدا. ئەو دەوڵەتەی پێی دەڵێن عێراق بەر لە جەنگی جیهانی یەکەم لە 3 ویلایەت پێک هاتبوو، ئەوانیش بەسڕە، بەغداد و مووسڵ. دواتر بەریتانیەکان هەردوو ویلایەتی بەغداد و بەسڕە داگیر دەکەن و پاشان وڵاتێک دروست دەکرێت و ناوی دەنرێت عێراق. دواتر ویلایەتی مووسڵیش دەخرێتە سەری. بەغداد ناوێکی درەوشاوە لە ڕابردوو، بە هەمان هێزی گەشاوەی ڕابردووی پڕ کێشە لە ئێستادا. بەغداد 2 جار لە پێگەی زێڕیندا بووە، جارێک لە سەردەمی عەباسیەکاندا کە پایتەختی خەلافەتەکەیان بووە. ئەو کاتە لە ژێر دەسەڵاتی ئەوان بەغداد دەبێتە ئەستێرەیەکی درەوشاوەی بواری فکر و ئەدەبیات و ئاین، چونکە لەو کاتەدا ناوەندێکی گەورەی وەرگێڕان لە بەغداددا دەمەزرێت و بەشێکی گەورەی کتێبە فەلسەفی و فکریەکان وەردەژێڕدرێتە سەر زمانی عەرەبی. لە نێویاندا کتێبە فەلسەفیە یۆنانیەکان، بە تایبەتی کتێبەکانی ئەفلاتون و ئەرستۆ. ئەم حرەکەت و جوڵەیە جیهانی عەرەبی بە ئاستێکی زۆر پێشخست بوو، بەهۆی ئەوەی دەیان فەیلسوف و زانا لە مەجای جیاوازدا دەرکەوتن. بەغداد لەم خۆناغەدا و بە سەنتەری شارستانێتی ئیسلام و لانکەی دەیان قوتابخانەی فکری و ئاینی جیاواز. بەڵام دوای ڕوخانی عەباسیەکان ئەو پانتاییە لە مەجای کاری فکری و ئەدەبی بەرەو نەمان دەچێت. تەنانەت بەغداد کە خاوەنی گەورەترین کتێبخانە بووە لەلایەن مەغۆلەکانەوە دەسووتێندرێت. جارێکی دیکە بەغداد وەک پایتەختی دەوڵەتی عێراق دەکەوێتەوە جوڵە و نەشونما دەکات، بە تایبەت لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتی و دواتریش لە ساڵانی 50 و 60ەکاندا. لەم قۆناغی عێراقدا پێداویستیەکان بۆ خەڵکی عێراق دابین کراوە سەرباری پێداویستە سەرەتاییەکان. تاچی عێراقی لە دۆخێکی باش و ئارامدا بووە و تەنانەت خەڵکەکەی بە یەکێک لە خۆشبەختترین خەڵکدا دەنران لە پاڵ خەڵکی وڵاتانی ئەوروپادا. عێراق و بە دیاریکراوی بەغداد دەبێتە ڕووگەیەکی گەشتیاری گرنگ، خەڵک لە تەواوی وڵاتانەوە بۆ گەشت ڕووی تێدەکەن. لەم ساڵانەدا عێراق لە بواری پەروەردە و فێرکردندا دەگاتە ئاستێکی شایستە و ڕادەی نەخوێندەواری تا ئاستی دادەبەزێت. ساڵی 1979 یونسکۆ خەڵات بە عێراق دەبەخشێت لەبەر ئەو سەرکەوتنەی لە پەروەردەدا بەدەستی هێنابوو. ئەو کات پیشەسازی ناوخۆیی پەرە دەستێنێت و برەو بە کشت و کاڵ دەدات و هەناردەی وڵاتانی ئەوروپی دەکات، بە تایبەت گەنم. دوای ئەوەی بەریتانیا بەهۆی جەنگەکانیەوە تووشی قەیرانی دارایی دەبێت لە ساڵی 1952دا عێراق پاڵپشتی دارایی بەریتانیای کرد. داهاتی ساڵانەی تاک ساڵی 1979 بەرز بۆەوە بۆ $7,000. سێیەم وڵات بوو لە دوای ئەمریکا و بەریتانیا لە ڕووی داهاتی تاکەکەسیەوە. زانکۆکان لە ئاستێکی بەرزی معریفیدا بوون و چێبەرچەی زانکۆ جیهانیەکانیان دەکرد، بە تایبەت زانکۆی مووسڵ. هەروەها ئەردەن بەهۆی نەبوونی سەرچاوەی داهات و بەهۆی پێکهاتەی خاکەکەیەوە هاوکاری لە عێراق وەردەگرت. ساڵی 1961 ڕێژەی کرێکاری بیانی زۆر بەرز بوو. هاوڵاتی عێراقی بەهۆی خۆشگوزەرانی و بەرزی ئاستی داهاتی گەشتیان دەکرد. هەر لەو کاتەدا وڵاتی کویت وەفد دەنێرن تا نمونەی عێراق لە بواری خزمەتگوزاریدا لە وڵاتی خۆیان دووبارە بکەنەوە. تەنانەت میری کویت خۆی بە شەقامەکانی بەغداددا دەگەڕێت و پرسیاری ڕاستەوخۆ لە خەڵک دەکات. عێراق لە بواری پزیشکیدا نەخۆشخانەکان کوالێتی و جۆری دەرمانیان بەرز بوو. نەشتەرگەری گەورەی تیادا ئەنجام دەدرا بەهۆی خزمەتکردن و گرنگیدان بە شارە مێژووی و ئاسەواریەکان. عێراق وەک وڵاتی خاوەن کەلەپوری و ژیار دادەنرا. ئەمە پێگەیەکی معنەوی گەورەی بۆ دروستکردن. سەرباری ئەوەی دەیان پرۆژەی ئاوی هەبوو بۆ گڵدانەوەی ئاو، تەنانەت شاری کەنار ئاوی هەبوو کە نازناوی ڤێنیسیاکی ڕۆژەڵاتیان پێدا بوو. ئەویش شاری بەسڕە بوو لە ڕووی جادەوبانەوە، خاوەن جادەی باش و تند و تۆڵ بوو، خاوەنی هێڵی شەمەندەفەر و پاسی دووقات بوو. لە ڕێگەی ئاسمانیشدا فڕۆکەی هەبوو، فڕۆکەخانەکانی لە ئاستێکی بەرزدا بوون. ڕێگەی ئاویدا خاوەنی دەیان بەندەر بوو، وێڕای چەندین کەشتی و پاپۆری گەورە. خاوەنی سوپایەکی بەهێزی تۆکمەی نیشتیمانی بوو. وەرزش و سینەما و گۆرانی لە سایەی ئەم دۆخەدا لە برەوی بەردەوامدا بوو. یەکەم وڵاتی عەرەبیە تەلەڤیزیۆن هاوردە دەکات و کەناڵی تەلەڤیزیۆنی دابەمەزرێنێت. لە ئێستادا عێراق لەو ئاوەدانیەوە بووە بە کەلاوە، لە وڵاتی ژیانەوە بۆتە وڵاتی مەرگ. تەواوی سەرخان و ژێرخانەکەی کۆتاییان هاتووە و
لە پاڵ کێشە نەوخۆییەکانی خۆشیدا بۆتە چەقی ململانی نەوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان. پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە کتێبی ساڵەکەم دەڵێت وڵات ڕۆژ بە ڕۆژ بەرەو کارەساتی زیاتر هەنگاوی دەنا، لە هەموو لایەکەوە گروپی چەکدار دروست بوو. عێراق لەو زەمەنە زێڕینەوە بەرەو لێژبوونەوەیەکی وەها چووە ئێستا شتێک لە ڕووی واقعەوە نییە ناوی عێراق بێت. ئەوەی هەیە عێراق بۆتە تەختەیەکی شانۆ و ئەکتەرەکانی لە خۆی و سیناریستەکانیشی لە دەرەوە. کەرتەکانی خزمەتگوزاری و ڕێگەوبان بە تەواوی پەکیان کەوتووە. سیستمی سیاسی و تەندروستیەکەی بە ئەندازەی یەکتر خەڵک ڕوبەڕووی مەرگ دەکەنەوە. لە شوێن ئەوەی ئێستا گەشت بۆ عێراق بکرێت بە دەیان هەزار کەس ڕێگەی مەرگ دەگرنەبەر تا لە عێراق ڕابکەن. هەڕەمەکەی ماسلۆ قڵب بۆتەوە لە بنچی هەرەمەکەوە. عێراق لە ئیفلاسی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئاینیشدا. لەم دۆخەی ئێستاش شەقامی عێراقی خرۆشاوە و داوای ژیانێک دەکەن کە سیاسیەکان لێیان زەوت کردو. داوای بچووکترین خزمەتگوزاری دەکەن کە ئەمە مافی سەرەتاییە و مرۆڤ بەر لەوەی دەنگ هەڵبڕێت دەبێت بۆی دابین بکرێت.